ناحی بیارە خۆی ئامادە دەکات تا ناوی لە نەخشەی گوندە گەشتیاریە جیهانیەکاندا تۆمار بکرێت. بەڕێوەبەرهاتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێت 2 ساڵە کار لەسەر ئەو پرۆژەیە دەکرێت کە پێویستی بە ڕەچاوکردنی چەند مەرجێکە. مەرجەکان کۆمەڵێک مەرجن ئەبێ ژمارەی دانیشتوانە و کللتورەوە بیناسازیەوە پرۆژەوە بەرهێنانەوە بوونی فەرمانگە کارگیریەکانە لەوێەوە ژمارەی دانیشتوانەوە کوتم و سروشتی ناوچەکە و ئەو دار و درختە بە تەمەنەی کە لەوێ هەن و ئەو جۆری باڵندەوە شوێنەوار و هاتنی گەشتیارە بۆ ئەو شوێنە ینی مەرجەکان بەو شێوازەیە کە پێویستە لەو شوێنە هەبێت. تۆمارکردنی بیارە لە ناو نەخشەی گوندە گەشتیاریەکانی جیهاندا سوودی زۆری بۆ ناوچەکە هەیە و لە ڕووی ئابووری و ڕاکێشانی گەشتیارەوە زیاتر دەناسرێت و بەڕێوەپێش دەچێت. ئەمە مای دڵخۆشی ویوای خەڵکی ناحیەکەیە. ینی لە ڕووی جوگرافیا و هەموو واسەفەتەکانی تایە ئەگەر ئارەزویان لێبێ ینی ئەکرێ یەکەمی بەدەست بێنێ بکرێ بە هەموو ینی هەم لە ڕووی کولتوریەوە لە ڕووی دینیەوە لە حل لە ڕووی ئابووریەوە لە ڕووی هەموو شتەکانە مواسەفاتی تایە. ئێمە بۆ نمونە لە هەموو شت مهمتر مەدرسەیەکی دینیمان هەیە لێرە چی مەلای کوردستان هەیە لە مەدرسە تەخەڕوجی کردووە ئەمە یەکێکە لە مواسەفەتەکانمە 100% گرنگە یعنی پێم خۆشە بکرێت و بێ یەکەم گوند لە سەر ئاسیجان بەڵام ئتر کۆمەڵێک خزمەت هەیە بەڕاستی بەجددی ئەوڕی لێ بداتە حکوومەت کاری بۆ بکات و تەنها قسەی نەبێت مستاویسە کاغز نەبێت و بە کردار بۆی بکەن. بابەتی ڕێگەبانیش وەڵی وەکو عەرزم کردی لە ئاسی پێویستانە ڕێگەبانەکەی بەڕاستی وێرانە. پارێزگای هەڵەبجە خاوەنی 36 ناوچەی گەشتیاریە بیارایەکە لەو ناوچانە و 2 ساڵە پرۆژەی چاکسازی ڕێگەوبان و ڕەخسنی ناوبازاری بۆ ئەنجام دەدرێت. لەسەر شێوازی کەلەپوری ناوچەکە دوکانەکان نۆژن کراونەتەوە. بڕیارە 15/6 کۆتاوا دەبێت بۆ ڕادەستکردنی فایلی ناحی بیارە بەگەشت و گوزاری عێراق تاوە گوندێکی گەشتیاری جیهانی بناسرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی بیارە.